نوێنەری زۆربەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانن کۆبوونەتەوە بۆ قسەکردن لەسەر پرۆژەی دەستووری هەرێمی کوردستان، ئەو پرۆژەی کە زیاتر لە 12 ساڵە بە هۆکاری نەسازان و ناکۆچی نێوان لایەنەکان تا ئێستا هەر بە ڕەشنووسی ماوەتەوە و پەسەند نەکراوە. یەکێتی نیشتمانی کوردستان ڕای وایە کە هەرێمی کوردستان پێویستی بە دەستورێکە کە مافەکانی سەرجەم ئاین و ئاینزا و پێکهاتوو هەموو لایەنەکانی تێدا پارێزراو بێت و مافی هاوڵاتی بوونی بەتەواهی تێدا پارێزراو بێت و دەستورێک بێت بەریەککەوتنی نەبێت لەگەڵ هیچ ئاینێکا و بەریەککەوتنی نەبێت لەگەڵ دەستوری حکوومەتی عێراقیدا. دەستورێکمانەیە وەکو پارتی دەستورەکە دەستورێکی مەدەنی بێ بڕوای بە ئازادی هاوڵاتیان هەبێت و ئەرکوما بۆ هاوڵاتیان دەستەبەر بکات و ئازادە سیاسەکان بۆ هاونیشتمانیان دەستەبەر بکات و دوور بێت لە هەموو با بڵێین ململانیشی دینی مەزهەبی سیاسی. هەموو لایەنەکان هاوڕان لەسەرەوەی پێویستە هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دەستورێکی هاوچەرخ و پێشکەوتوو، بەڵام بوونی بۆچوونی جیاواز لەسەر بەشێک لە مادەکانی دەستورەکە تا ئێستا چارەنووسی پرۆژەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانی بە نادیاری هێشتووەتەوە. پێشتر پرۆژەیەک هەبوو دژی وەستاینەوە چونکە دەستورێکی نادیموکراتمان نەزانی لە هەمان کاتیشدا بەدڵی حزب و شخص نووسرابەوە دەستوری پێویستە بۆ هاونیشتمانیان بنووسرێتەوە بۆ نەوەکانی ئایندە بنووسرێتەوە. دەستوری هەرێمی کوردستان دەستورێک بێ لەگەڵ نەگۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێ و پێگەی ئاینی پیرۆزی ئیسلام تایە پارێزرا بێ دڵنیان لەوەی کە مەدەنیترین دەستورە بێ لە سەر ئاستی گیان بە مەرجێ وەکو خۆی جێبەجێ بکرێت. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا لیژنەیەکی 21 کەسی پێکێنرا و 51 مادەی ڕەشنووسی دەستور کۆدەنگیان لەسەر کرا، بەڵام بەهۆی ناکۆچی لایەنە سیاسیەکان لەسەر چەند مادەیەک کە پەیوەندیان بە ئاین، سیستمی سیاسی و بەڕێوەبردن و دابەشکردنی دەسەڵاتەکانەوە هەبوو، پرۆسەکە پەک خرا و دوای تێپەڕبوونی چەندین ساڵ هێشتا بە هەمان هۆکار هەرێمی کوردستان خاوەنی دەستور نییە. مەریوان عەبدوڵڵا، کورتسات نیوز، سلێمانی.